بەڵێ کاتت با زۆر سپاس. کاک حەسەن تۆ تۆمەتبار کرای کە تۆ بەرپرسی لە ناوبردننی 6 هاوڵاتی کورد و غەیرە کورد. کۆمنتاریت چییە لەسەر ئەوەی ینی کۆمنتت چییە باوە کوردی برێ نەک ئەمە ئەوە؟ وەڵی کا قادر بەڵێ ینی بەڵگەت چییە کە من تۆمەتبار کراوم بە چ بەڵگەیەک بە چ من نازانم لە سوسیال میدیا باز دەکرێت کە ئەتووی لەبەر ئەوەی باگراوندەکەت هەیە پێشتر خەڵکت بردیە ئەو ئیشانت کردیە خۆ بۆ بە من ناگوترێ بە نمونە وانیا قادر جارێ یەکەم من خۆ منعی تورکیام لەسەرە من هەر ناتوانم بچم بۆیە منعی تورکیام لەسەرە بە جوازی دۆمینی کاک حەسەن خوا کاک حەسەن بە جوازی دۆمینیکاش ناتوانیت چکو بە شەکتان ئەڵێن بە جوازی دۆمینیکا توانن سەفەر بکەن. کاک قادر عینە ناوە یەک کەلیمەی کەم و زیاد نییە لە سیستەما یەکە چۆن نتوانی هاتچۆبی ینی بە هەمان ناو جوازەکەی دۆمینیکاش بەڵێ دووەمیشیان دوور و نزیک ئەو مەسەلەیە پەیوەندی بە منەوە نییە ئەمە ئەو نەفەرانە کاتێک ئەو شتیان بەسەر هات بۆ حادیسەیە ڕوویدا من کێشەم لەگەڵ کابرایەکە هەیە لە ڕانیە بەڵێ ئەوەی ڕانەیە بێ ئەزانێ کە من کێشەم لەگەڵ ئەو کابرایە هەیە کێشەی دادگایە بەڵێ ئەو کابرایە هەستاوە تەلەفۆنی بۆ کەسوکاری ئەو عایلانە کردو کە ئەو شەڕ ڕووی داوە تەلەفۆنی بۆ کردوون وتوێتی من پێتان ئەڵێ مەڵێم ڕەسم و پاسپۆرت و شتەکانی بۆ من ناردۆ چونکە من شکاتم لەو کابرایە تەشیری پێکردوم ناوی زڕاندوم ڕەسم و پاسپۆرتی من بەس لە ئەو کابرایە هەیە. چۆن پەیدا کردیە کاک حەسەن چۆن پەیدا کردیە؟ ئەوە وەختی خۆی گەڕاوە مەسەڵەن لە لای برادەرێک ڕسمی من بڵاو کراوەتەوە مەسەر دامان گرتووە لەو شەریکەی پاسپۆرتەکەی بۆ من کردبوو ئەو ڕسمەی من داگیرا بوو کام پیاوە پاسپۆرتمان بۆ تاوا کردو لەو شوێنانە پەیدای کردو لەو شوێنانە ناردوێتی. بەڵێ کێشەی کۆمەڵایەتیتان هەیە کاک حەسەن لەگەڵ یەک بەڵێ پاسپۆرتەکەش مێزانی چۆن پەیدا کردبوو بەڵێ وەختی خۆی کوڕێکی تورکمان هەبوو لە تورکیا ئەو کۆپی پاسپۆرتەی منی لابوو ئەم تورکمانەوە ئەو کابرای ڕانێ هەستا بوون ئەو پاسپۆرتەی منیان لە تورکیاش شکاتیان لە من کرد لەسەر ئەو پاسپۆرتە وایە من پەکەکەم وایە منیش وە پەکەکەم و پەکەکەم لەوێژ من 4-5 ڕۆژێکە گیرام دەیەش تۆمەتێکیان بۆ دروستکردن بیسیان تۆمەتی سیاسی بدەنە پاڵ بەس کاک حەسەن توخۆی خەوس ئێستا ناوی منی زڕاندۆ و ناوی منی بڵاو کردوەتەوە هەر ئەو کابرایە ئەو ئیشەشی کردبوو لە تورکیا. بەڵێ بەس کاک حەسەنە تو کو دەتوانێت لەگە خەڵکانێک لە تورکیا دابنیشی مەسە ئەو زانیار لای من هەیە کە ئەندامی کەنەکە بوونە خەڵکی ڕانێنە ناڵێم ئەو کابرایە جاسوس بوو بەڵێ من نەمزانی هەر بە بۆنەی ئەم کابرای ڕانێشەوە ئەیناسن ئەو کابرایی بەزانین خەڵکی یەک مەنتیقەنە توش خەڵکی ڕانێنە وەنیە نازام ناوی بێنم یان نانەکە ناومێنی ناوی کەس نهێنا ئەمەوا ڕێککەوتی ناوی کەس نەهێنی تۆ قسەی خۆت دەکەی ئێمەش ئەوە بین. بەس کاک حەسەن ئەو یەختە لە ئەسڵدا ئیتۆ نییە یەختەکە کاگێ قادر نە لە ئەسڵا نە لە دوور نە لە نزیک نە ئاگام لێتی نە لەوێ بوو بە هیچ شێوەیە یعنی کۆنی ژەو یەختە ئیتۆ کاک حەسەن لە کۆنی ژەو یەختە ئیتۆ نییە نەبەخوا نەوەڵای ئاگام لێ نییە نەوەڵای نە یەختم هەیە. بەڵێ هەر هیچت نییە لە تورکیا کاک حەسەن هەر هیچت نییە لە تورکیا بۆچی لە تورکیا دەری نەیەختم هەیە ینی هیچ یەختەکرد نییە خۆت یەخت چیە دەکرێت ئینسان ئەوەی هەبێ و فرۆشتبی بە نمونە ئەڵێن فرۆشتوتە نەفرۆشتومە و نەهەشمە و نە ئیشیشم کردووە و نە لە دوور نە لە نزیکی لاقی بەسەر منەوە یعنی چۆن دەناوەڵا دەنگۆ لەسەر دەوێ زۆربەی مناڵە مەسئولەکان جەنابەت بە VIP بەڕێی تورکیا ئەوە ئەوە چەند ساڵێک لەوە پێش بوو ئێستا نییە ئەوە 5-6 ساڵ لەوە پێش بوو. بەڵێ من وازم هێناوە 5-6 ساڵ لەوە پێشاوە ئەوە ئەو کاتە بە ڕسمیە ڕۆیشتن بە قاچاقیشم نەکردووە بە ڕسمیە مناردن بە ناوی وڵاتێکیکەوە لە بەحرا چون بۆ قەرەساو
بەڵام ئەوە ئیلاقەی بەسەر منەوە نییە. ئەم شتەی ئێستا کۆن و نزیک ئیلاقەی بەسەر منەوە نییە. من ئیشی قاچاقم قەت نەکردووە لە ئاوە. باشە چۆن دەتوانی پەیوەندیشم پیانەوە نییە. کاک حەسەن چۆن دەتوانی بە ڕسمی بکەی؟ یعنی ڕسمی قسە قورسە لە تورکیا و مۆڵەت بدرێ وایە نە؟ کاگێ قادر ناڵێ میخباریان کردم ئەو کاتە بە ڕسمی بە ناوی تۆریستەوە ئەکرا مەسەڵەن ڕۆیشتن بە وڵاتێشکە بەڵێ بە بەحرا مەسەڵەن یەکێک چەند نەفەر بوو ئەوەندا ڕووی هەفتاوەشان ناڕووی 10 نەفەر 8 نەفەر 10 نەفەر 12 نەفەر. بەس من نەردەمێ لۆ بینەران ئەوە بڵێم یعنی برادران ئەو زانیاریانەی لای من هەیە ئەڵێن مەسەڵەن ئەوە بە ڤیزە دەدرا بە 12 کەس چەند ساڵێک لە تورکیا لیژنە دەهات یعنی ئەندەشت بە ویژدان بڵێن مەسەلا تورکیا دژمنێکی سەرسەختی کووردە ئەوە بەس وتیان مەسەڵەن لیژنەیەک داهات چاودێ تەمەشای دەکرد کۆنتترۆلی یەختەکەی دەکرد ئەو دادەنە بەڵام ئەوانەی کە ئەو خەڵکانەیان دەبرد لە ڕێگا چ لەشکیان تێدەکرد حتا گومان لەوە هەیە ئەوە شوا کرابی بەڕسمیێڕوان ڤیزیان بۆ لێدا بەڕسمی ڕۆشتن کێشەیشان نەبوو ئێستا کێشەی ئەم یەختەیەکە من ناوم کەوتۆتە ناو ناوانەوە. ئەم کابرایە غەرە شەخسێکی لەگەڵ من هەیە وەختی خۆی لە تورکیاشی خباریان کردو لەگەڵ کابرا گومانەیە لەوێ زانیان کێشەم بۆ دروست نابێ هاتنەوە لە عێراق دیسان پێشکیان بۆ دروست کردم تەقەیان لە ماڵی خۆیان کرد و دووسێتی شەشیان نابنە ماڵی خۆیانەوە نازانم تاپڕ بوو فیشک بوو چی بوو نان بە ماڵی تاپڕ نییە دروست کردو. کاک حەسەن ئەندەوێنە شتەکانم من دیوە هەردوو خۆی و شایەتەکەشی تەوقیف کردن لە مەحکەمە. یەکێک ئەی کاک حەسەن یەکێک لەوانە بەناوی ئەین چاوشین باوا بڵێ ئەین چاوشین شادی بۆ تۆ داوە لەوێندەر دەڵێن ئەو بەشی تێدا هەیە مەسەڵەن ئێوە بە دیرێکت ناکەن بە دەستی 2-3 لە خوارێ ئەوان ئیش دەکەن دەڵاڵتان هەیە هەریەکە کۆمەڵە گروپیە بۆ ئەوی لە ڕووی قانونی توش نەبێ قەت ئێوە لەسەرەوە نایکەن بە خۆتان مەسەڵەن دەستی 2-3-4 هەیە هەریەکە وەردەگرێ و ئیش دەکا یەک لەوانە وتیانەوە ئەین چاوشینەیە بەڵێ ئەو کابرایە من 1 ساڵی ژەبێ نەمدیوە ئەوەی کە تۆ باسیەکەی نەتە وەڵاهی نە تەلەفۆنم لەگەڵی هەیە بەڵێ نەدیومە نە ئاگاشم لێیەتی 1 ساڵی ژەبێ و شایەتیش بەس دیتن تەلەفۆنە ئێستا کاک حەسەن خۆ ئێستا خە دیتن چیە من 12 ساڵە ماڵی خۆمانم نەدیتێ بەس بە تەلەفۆن مەسەڵەن ئینسان دەتوانێت لەگە برادەری وەڵی ژەبێ تەلەفۆنم لەگەڵیانە. بەڵێ بەڵێ خۆی یەکێک لەو جگە لە هۆکاراناڵێن یەک بەڕێز یەکێک لەو کەسە دیارەکانی لە ئەستەمبۆڵ کە مێژوەکت هەیە و ناودەنگەکت هەیە لەو بوارەدا یەکێک لەو هۆکارانەی تریش بۆوەندێ دەگەڕێنرێتەوە کاک حەسەن قادرەوە کۆن بووە ئەوە ئێستا نییە من چەند ساڵێکە بێ وازمێناوە و تەحداژەکەم ئەوە ئێستا لەو لایڤەیە چەند کەس گوێی لێ بێ تەحداکەم هەتاکو ئێستا یەک کەس بێ بڵێ $100 منی کەوتۆ بەلایە یەک کەس بێ بێت بڵێ غەدرێکی لە من کردووە یەک کەس بێت بڵێ ڕۆژێ لە ڕۆژان یارمەتیگەر بوو هیچکەم بۆ نەکرا بێ بە قسەش بێ یارمەتی خەڵکم داوە. بەس کاک حەسەن وەکو گوتم ئەڵێن قەت ئەوانەی کە ئەو کارانە دەکەن بە خۆیان دیرێکت ناکەن لقیان هەیە وەکو ڕێخستن یعنی لە خوارێ ڕابەستە دەکەوێتن هەتا دەگە یعنی کەس نازانێت قەت کەسە سەرچیەکان ئەو ئیشانە بە خۆیان ناکەن. من ئەوەم هەر بۆ من زانیاری نوێ بەڕاستی ببوورە کاک حەسەن ئەندێ زانیاری بەڵێ ناوی هێندرا و هەموو کەسیش ناویە زانێ چێە کەسێک ناتوانێ هیچ کەسێک ناتوانێ و ئیشە بکا بێ ئەوە کاک حەسەن ئەوەی کە خۆی لە ئیشەکەیان نەبێ. باشە کاک حەسەن ئەتوو دەڵێ من بەشدار نیم ئەوە ئێستا ئەڵێ یەکێک هەیە چێ ئەو تاوانەی کردیە کاقادرە و نەفەرانە خۆیان نەزان پاریان بۆ دراوەکەیان دراوە بەچێ ئەو کابرایی کە لە ئەستەمبوڵ کۆیەکاتەوە ئەو ئیشاکە ئۆکەیەکانیە درێتێ بەڵێ کەسوکاری نەفەرەکان هەمووی خۆیان نەزان دووسیکەکان هەمووی ئەزان ئۆکەی دراوە بەچێ خۆشتە ڕوو نەخۆشتە ون
بێوشە ئەمڕۆ ڕوو نەبێتەوە سبێنە ڕوو نەبێتەوە نانا بنە ماڵەکانیان هەن لە وەسیت 11 کەس قوتار بووە وایە ینی شتەکە ناکرێ یەک کەس یەک دەلیل لەسەر من بێنێ بەسەر چاو من ئامادەم بۆ هەموو ئیجراعاتی ئەوە یەک دەرێ بەڵێ دەلیلە کا قادرجان ناکرێ من بڵێم لە سوید تۆ 50 کەس ئەوە کردووە شت بەسەریە ناون بەبێ دەلیلێکم پێ بێکا ئەو قسەی بە تۆ ئێستا یەکێک نووسی 5 ساڵ لەمەوبەر کاک حەسەن بە ڤیپی ئێمەی ڕەوانی فەڕەنسا کرد بە 400 ئیرۆ بەڵێ قەت بیرم ناچی بەهەرحاڵ وەکو زانیاری من ئاگام بەو شتەوە نییە ئەمە ڕێکراوە ئەمە پیلانی بۆ دانراوە ئەمە کابرایەکە لە ڕانیایە ناحەزی منە لە دادگا کێشەی لەگەڵما هەیە ئەوێ بۆ دروستکە بۆی شەکە لەسەرم قورس بێ بۆ دروست ینی ویژدان خۆشە من لە بە هەموو لایەکمە نەکاگێ قادر یەک دەقە مەجالم بەرێ یەک قەوسم دێ باڕوونکردنەوەی کابرایەت بۆ بڵێم بەبێ ئەوەی وەلە بە خاتی تۆ ناوینایە باسم کرد هەموو ڕانەیە زانێ چیەیە ئەو کابرایە پێشینەی هەیە لە جاسووسیە ئەو کابرایە وەختی خۆی پیاوی ڕاید عامر بۆ لە فیلقەی 24 جاسووسی ڕاید عامر بۆ لە فیلقەی 24 ماڵە پێشمەرگەی دەستنیشان کردو بووی بەس تەمەنی چەند بۆ دەمی قاچاقی ئەوەی پیشانداون خەڵکی پیشانداون ڕێی پێشمەرگەی پیشانداون هەر ئەو کابرایە ڕاید عامرەی لێرێتە دەرێ لە تیپی هەفتەوەشی کاروغە بێ بە پێشمەرگە جاسووسی ڕاید عامرە لەوێ کەشفە بێیگرن ئەینێرنەوە لەوانەیە دیسان دەسەکاتەوە بە دزی و بە تاڵانی و بە پارە خەڵک سەندن لە خەڵک ئاهین پۆلیس دەیگرن هەر ئەو کابرایە ساڵێک 2 ساڵ حکمێدەن لە ئەبوو غرێب دوای ئینتیفازە ئەو کابرایە ئەو دزیەی کردوشێتی لەسەر دزی ژیراوە بۆیە بێ بە زیندانی سیاسی بەواستە و بە ئەملاولا ئەو کابرایە خۆی بارگراوەندی هەیە بەهەرحاڵەوە ئەوە مستەفا سەید قادر دەزانێتن بە هیوان مەسەناونەوە ئەو خەڵکانە لەگەری بوونا هەکاک حەسەن من دەمەیان دەشتی گشتی بڵێن قادر ئەو کاتە خەڵک ژیراوە خۆ نەیانزانیوە لەسەر چی ژیراوە خۆ لی نادەنەوە لی ناپرسنەوە هەر کابراڵێ لە ئەبوو غرێب ژیراوم زۆر کەس لەسەر دزی ژیراوە ئێستا زیندانی سیاسیە کاک حەسەن استخبارات و جاشن ندیوە ئێستا بە لیواخانە نشینە بەزانم ئەو حاڵەتانە زۆرە بەس کاک حەسەن ئەمە بێنە سەر مەسەلەی گیان لە دەستدانی 200 کەس ببورە 6 کەس قادر یەک دقە هەر برایشی ئەو کابرایی کە ئەم بۆ من دروست کردووە بە فیشەکی پێشمەرگە بریندار بووە 5-6 فیشەکی بەرکەوتە بوون کار تۆفیق لێیدا بوو هەر ئەو کابرایە برای ئەو کابرایە ئێستا بە کەمەندامی سەنگەرخانە نشینە بەڵێ کاک حەسەن بینە سەر ئەسڵەکەی ئەزانم بەداخەوە ململانەی شخصی کە ئەوە دەبێتن ئەندەجار باش نییە ئەسلی مەوزوع ئێستا 6 کەس لە ناو چووە 6 کەس لە ناو چووە تۆ ئەزمونەکەت هەیە هۆکاری چییە ماوە خۆ ئەو ڕۆ یەکەم حادیسە نییە و ئەوەی ئەلەو ماوای و کارەساتە من لە نۆتیەکەوە ژێم لێ دەبی بەڕاستی بەس وەختی خۆی سۆسیال میدیا نەبوو وا گەورە نەبووە دۆستەکان گەورە نەدەکرا خەڵک خەمی نەبوو ئەگەنا بەردەوامە و حاڵەت و تاوانە و ئەو بێویژدانیە لە نێوان قاچاقچەکان هەبووە بەڵێ هۆکارەکەی قەرەباڵغیە قەرەباڵغی یەختە زۆر قەرەباڵغیش نەبوو بێ لەوانەیە زۆری بۆ شێوەیەش نەبوو بێ بەڵام هۆکارەکەی نەزانیە قەرەباڵغیە جاری وا هەیە مەسەلەن سایق باش نییە جاری وا هەیە یەخت باش نییە جاری وایە قەرەباڵغە جاری وا هەیە شەپۆلی دەریایە ئیتە خۆ هەر جارە و کێشەیەک دروستە بێت لە شتێکە باشە تورکیا چ ڕێگری دەکات لەسەر ئەو شتانە کاک حەسەن ئەوەندەی ئەتوو ئاگاداری ئەی ئەڵێن نقطە دەفرۆشێتن لەوێن دەریا ئەنی هەمان وەکو بەزمەکەی بەربڵاوە وڵاتێکی بەربڵاوە هەزارەها شوێنی لێ سەر بەحرە و نیشانەی پیا برێت خۆ ژیرێ ڕۆژانە خەشیژە گیرێت بەڵێ ئەڵێن جەنراڵەکان جەنراڵی ئەوەی بەحری هەیە کاک حەسەن وڵات سەرنج دەستە تووشە کە دەیان گوت جەنراڵێک دەناسیناوی مزەفەر بوو تا چەند ڕاستە لەو ڕێگانەوە پێتان دەکرا من ڕۆژنامە نووسم دەبێ و پرسیارە بکەم وڵایی هیچ کەسێک نییە وڵایی هیچ کەسێک نییە لەو تورکیایە تەنانەت لەگە زابطەی شاتوانێ ویشانە بکات لەبەرەوەی
ئەوەی بەحر ساحیل گوڤانێشی بەحر هەمووی ئیستیخباراتن مثلا لە یەختێکا 10 کەسی تایە ئەم 10 کەسە قەت کابرا بۆی ڕازی ناکرێ بێتەوە ئەوترێ مثلا لە شوێنێکا جەماعەتێکی شێکەکەن بە ناوی ژەرەناڵەوە و بە ناوی زابطەوە و بە ناوی پۆلی بەحریەوە ئەم شتانە هەمووی درۆیە و ئەسڵ و ئەساسی نییە و دوورە لە ڕاستیەوە. ئەی چۆنە یعنی ئێمە با بزانین ئەڵێ نوقتە دەفرۆشێەوە تا مەجال دەدرێ لە ئاوی تورکیا بپەرتەوە 5-6 دەفتەریان هەر نەفەری دەورەقەیانوە بەڵێ کابرا لە شوێنێکە جەماعەتێک ڕازیەکە لە چەند مەترێکە یەختێکگەێنن باریەکەن ئەگەر گیراوە ئەگەر نەگیراوە ئیتیفاقیە وەڵێ خەڵکە ناسبوو هەموو جەڕەناڵەکان عایدی خۆ من ئەگەر گیراش درۆیشکەت بووە کاڵێەوە دەورەی فڵان هات گرتی ئەوە لەوێ نەبوو ئەوی کیان هات ئەو درۆیە ئەو شانە ئەسڵ ئەساسی دیە بەس واردە ینی لە هەموو وڵاتانە کاک حەسەن لە وڵاتە کاگە قادر هەفتەی وا هەبووە دەیەخت گیراوە لەگەڵەوەیانە ئەڵێکی تورکیا گرتوێتی وڵە من دیفاع نییە لە تورکیا ئەمە دیفاع نییە لە یۆنانی ژوایە لە تورکیا ژوایە لە ئیتالیا یەخت هەیە چێت داشێ بەزێنێ و ئەگەڕێتەوە کەوابێ ئەوەژی اتفاقی هەیە نا بەس کاک حەسەن ینی واردە برا لە هەموو وڵاتە دواکەوتوەکان ئەوانەیە ئابووریان خراپە فەساد هەیە ئاینی بەرپرسێک بە شەو ڕۆژێک ئەڵێن 5-6 دەفتەر وەردەگرێ مەجال دەدە چاو دەچوقێنێت وەنیا ئەو حاڵەتانەش هەیە ئەو ئیشە لە مەغریبی شەواکرێ لە تونسی شەواکرێ لە جەزایری شەواکرێ لە میسری شەواکرێ لە تورکیا ژەکرێ لە یۆنانی ژەکرێ لەوانەشە پارە وەرگیرێ بەس وەگەوەی جەڕەناڵ پارە وەرگێت و ئیتیفاقی بێت و شانە دوورن لە ڕاستی و شانە گەورە ئاکرێن وان نییە کاک حەسەن ئێوە من ئێستا ئاگام لە هیچ شتێک نییە ئەوە تا شتەکە ناوی منیان داوە بۆ ئاینانە وەڵا ناوی حەسەن بڵێن ئەوە ڕسمەکەیتی ئەوەی بەس ئەو ئایلانە بۆی کێشە بۆ من دروست بێت باشە کاک حەسەن خۆوە خێزانانە هەموو ئەزانن لەگەڵ چێت تەنسیقە کرێەوە ئەگەر فێرە کرا ئەوەیە کا قادرژیان من تەلەفۆنم بۆ برا یەکێکیان کردەوەی ئەڵمانیا وتم کاکە تۆ من ناناسی من تۆ ناناسم هیچ پەیوەندیەکەم بەو شتەوە نییە بۆ ڕسم و ناوی من پیشان نەدەیت وتی پێیان وتم باشە وتم چێ پێی وتی تۆ ڕقەمی منت چۆن وەرگرتۆ تۆ وەرگرتۆ من ئاوەرم گرتۆ پێیان وتم بەس بە خۆی دەبنگ ئەگەر نەزانین نەبێ ئەو باش دەزانێ براکەی کە دێتن ئەڵێ کاکە ئەمن لەگە ئەو کەسە ڕێک کەوتیمە خۆی بەدەمی خۆیڵێ ئەڵێ پارەمان داوە بە فڵان کەس ناوی کابرا هێنج مانگە کە سوکارەکانمان لەبێن خۆی بەدەمی خۆی ئەم شتاڵێ هەر خۆشی کە نایم نەڵە لێ پرسمە لە کابرایە داومێت ئێو کابرای چی ئەو کابرای ڕانی ڕسمی من بەس لەو دۆسیە هەیە بەس لەلای ئەو کابرایە هەیە پاسوەردی من بەس لای ئەو کابرایە هەیە لەلای هیچ کەسێکە نییە هیچ کەسێکی کە غەرە شەخسی لەگەڵ من نییە غەیری ئەو کابرایە نەبێت بەڵێ کاک حەسەن بۆ ئەوەی خەڵک دیارێکە ناتوانێت ڕێبژیرێ ئەوە لە هەموو دنیا ڕوو لە دە 12 وڵاتی ئەوروپا دەکرێتن بەس بۆ ئەوەی ئەو خەڵکی کە دێتە دەرێ سەلامەتییان ئێوە ئەزمونەکتان هەیە باوا بڵێن ئەزمونەکتان هەیە چ بکرێ بۆ ئەوی گیانی خەڵک بپارێزرێتن یان خەڵک کوب شتێشکەی بکاتن یعنی ئەو جارێک لەوانە دەرێن لە بێ ئاوی بێ خواردنی ویان لێ هاتیە ینی تەفسیرەکە وایە بەس خۆ هەر جارە و خۆت گوتنی بە شێوەیەک ئەوە بوونە جارێک شەپۆل بووە جارێک کاپتن بووە هەوەنیا قادر دە تەقری لەسەر ئەم شتە درام یەختە یەکێکڵێ ئاومان پێ نەبووە یەکێکڵێ نانمان پێ نەبووە یەکێکڵێ ڕق بووینەتەوە یەکێکڵێ غاز تەقیوە یەکێکڵێ مەچینەی سوتاوە یەکێکڵێ نازانم چوب تاقیوە لە ناویە هەر یەکە و شتێکگەڵێن تاکو ئێستا شتێک پژڕاز نەکراوەتەوە کە بڵێن لەسەر ئەم کێشەیە وای لێ هاتووە و بڕواژ ناکەم نازانم وڵای تا قادرجیان ینی کابرا بچێ بۆ ڕێگا تۆ بڵێ دە 15 ئاو تۆ بۆ شوێنێ بڕۆی بۆ ڕێگا لەگە خۆتا ئاوێگەپەی کابرا چەند ڕۆژ لەو بەحریا بێت تۆ بڵێ دە 15 ئاوی نەبرد بێ لەگەڵ خۆیان نازانم بەخوا لەسەر چی ژوای لێ هاتۆ خۆ من نازانم لەوێ نەبووم علمم لێ نییە خەبەرم لێ نییە بەڵێ بەس ئەوەندەی بزانێ ئەزمونتان بێ باوا بڵێن ئەزمون هەبێ و ئینفۆرماسیۆنتان هەبێ چ شتێک بکرێ باشە بۆی خەڵک بەڵێ ئێستا لە هەموو ئەوروپا پرسەخۆنیوێ ئەوروپا بەیەخت بڕۆیشەوە هەمووی ئەوان لە من ئەزمونیان باشترە خۆ بەخوا من لە هەموو ژیانما 4 سەعات نەچوومەتە ناوەوە نەڕۆیشتم سەفەرم نەکردەوە بۆ وڵاتێک ئەوەی کە ڕۆیشتۆ خۆنیوێ ئەوروپا ئێستا ئەوە لەو لایڤەیە خەڵک زۆر جوێی لێبێ لەوانەیە خەڵک خۆی تیا بێ بە
یەخت ڕۆیشت بێ ئەوان باشترە وا چەند کەسێک لێرە ئاماژەیان پێ کردووە کاک حەسەن من هیچ پرسیاریت کەم نەما ئەگەر تو دوایین تەبێ سپاس دەکەم ئەم کێشەیە هیچ ئیلاقەیشی بە منەوە نییە هەر کەسێکیش شتی لەسەر من هەیە من تەلەفۆنەکەشم وەک ئێستا کە تۆ کردوتەوە کراوەیە فەیسبووکەکەشم کراوەیە لە سلێمانیشم بۆ معلوماتت ماڵم لە ڕانێ نییە ئەوانەی ئەو قەسی نەشیان داوە کاڵە حەسەن ماڵی لە ڕانیە من 10 ساڵی ژەبێ لە ڕانێ نەماوە ماڵم لە سلێمانیە ئەوە لێرم چێشتی هەیە لەسرم بەسەر هەردوو چاوم ئەچمە بەرەو ڕۆژی ڕۆژی دەمێ کاک حەسەن بازێشیش هەیە بوختان و درۆ دەلەسە ئەوە ناخۆشە بۆت کردی ئاڵێن پشت و پەنات بەهێزە کاک حەسەن یەکێک لەوانە لەسەر قوبادا ئامۆزای خێزانی شێخ برم کاک لاهورە خزمی ماڵی عەلی عەسکەری بەنمونە لە پێش بەڵێ کاکە ئێمە سەرگەڵوین بەڵێ ئێمە سەرگەڵوین بەڵێ هەموو کەس و کارەکەم پێشمەرگە بووە بەڵام وەڵاهی نە کاکوباتە ناسم والله بالله نبينم لقال كاك لاهورا هي والله بالله نبينم شلون كاكا تو اموزاد لكني بشون اي اموزاد لايت شلون كزنا ناسي شلون نديتو يعني اموزاد لاي لاهور شيخ زنجينيه اموزامنيه كقادر اي دايشي اوكتا دايشي اوكتا دايشي منو باوشي اوكتا باوشي اوكتا اخالو زاو زاد بس خواوه چیل انا حتی که باو خواه درستی کردوین حتی که یستا من مالی شیخ لاهورم ندیوه بله والله بالله قناعته كي اوكتا لوتي لسويدج اوكتا لسويد لدايك وداوي جياوه قناعته كي هتاكو يستا يعني او منا ناسه بله بهرحال قزم لوي يعني ما وتيام بشتت هي لبهنده بشتت هي والله كقادر بله اي كاوي اوكتا اوش دعانا درستكات وهي وقصانه درستكا خوشتي واش هراليت بله اخوانا الاخوانا ترسن او كابرايا ل 15 صاليه وايشكي جاسوسيه بله بهرحال بعضی فروشتنا ايشكي درويه ايشكي دزيه ايشكي قمارچيه كابرايا قمارچيه افلاسي جيانا بس كاك حسن كاك حسن او تاون باري سرچيا با اما وبلين كاك حسن تو ترواني كو بداخو چشي کوملایتی خوتن بس تاون باري سرچي ليره د صلاته كشواي شي دروس كيا والله تاون باري سرچي ند صلاته نيشك او كبرايا ويدعي بو كاك حسن نكبوتو بقربان خو ببيتوش لهمو دنيا خلق لهمو دنيا دي خوار كردنا ازانم سط لسويد زياده لسط نتولي ردجي لأفريقيا لآسيا كل لأوروبا خلق ديتا إيرا للسويد دستا ألمانيا لبرا ياساكانيا بيشكو تترا أو ددوازا ولاتا زور بشي لجير أويا آزادي بيرورا إرهاب يعني أو ترشي مادي خرابا بالي يعني قانونية بالي باشك بيبلم تاوان باري رئيسي أزاري لمولاتا أشياء أوانا كخلق بجملة خانا نشينة أوانا كأشن مثلا تجيري او يعني داسي خلق ما كان بو 2 دينار و 200 دولار و 500 دولار تاوان باري رئيسي اوانن حكومتي جلسارك ودا صلاتي جلسارك وزور لوانيه بسطاسط اوي نبي بلام بركاك خو ملته اي هاوار خو كابرا بو 100 دولار تشي سر بكوشي 100 ساعه ازانم وين لك كاك حسن مهموم خلش كردستان خوان زت نفذ كاك جيان خلق هي بڵێم لە شەڕی پێشمەرگای بریندار بۆ ئەوە تا کەمەندامی سەنگەرە خەڵکی ئیسەخبارە بۆ ئەوە تا خانە نشینە بە پلەی پێشمەرگە بۆی کراوە بەهەرحاڵ ئەشکاڵ شی کردووەوە تا ئێستا خانە نشینە نازانم بەم پلە و بەو پلە کاک حەسەن من سوپاس دەکەم سوپاس بۆ ئامادەبوونی سوپاس سەرچاوی من هاوڕێیان تاوانباری سەرچیکە دەڵێن ئەو دەسەڵاتەیە لەبەر ئەوەی نەکەرە ئەو دەسەڵاتی باشوور لەسەر تاسەری دنیا هەمویان دێن لە 12 وڵاتی لەبەر ئەوەی لەو سیستەمانەی ئەفریقا ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ئاسیا هەتاو گوتم لە ئەوەی دیموکراسیەت لاوازە مەسە سین ئیمپراتۆریەتێکی زۆر گەورەیە بەس بەلێ شاو خەڵکی لە هەمووی ئەوەکان هەیە یعنی چه وڵاتێک دەبینی لێرە ئۆپۆزیسیۆنی لێرە دێت دەهاتیە هەت رووسی بەلێ شاو دێرێ خۆ رووسین و رووسیا نیوەی دنیا پێک دێنن ئەگەر هەر ئەوە بێتن لە ڕووی بەشەری و لە ڕووی
کەسافەی سوکانی و ئەوە هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕوو دەکاتێ ئێرە لەبەری سیستەمەکان فاسدن ئەوڕۆ ملیۆنێری سبەی دەگۆڕێەوە بەشێک لەوانەیە ماڵ ئاواییان کرد بەداخۆ ڕەوشیان زۆر باش بووە بەڵام ئەوڕۆ وەزعت باشە سبەی خراپ دەبی ئازادی بیرڕا نەبوونی قانون نەبوونی خزمەت گوزاری کورە نەبوونی ئەمنیات هەموو ئەوانە هۆکارنیان یەک هۆکار نییە هاوڕێیان سوپاسان دەکەین زۆر سوپاس بۆ ئامادەبوونی ئێوەش من داوای لێبوردن دەکەم ئەو بابەتە دەبایە زووتر تەرح بکەم بەس ڕەوشێش تایبەتی بەسەر من داهات پێم نەکرا ئەگەنا کاک حەسەن لە پێنجشەممەوە داوای کرد وتی پێم خۆشە بێم قسە بکەم وام بۆ خۆشم یانی ئەوە نەبا بەڕاستی ئەو ڕووداوە ئی هەندێک قسەی دەسە بکەین ئەرچی ئێمە وەکو کەسانێک هەموو ڕووداوانەی تاوانی لێ دروست دەبێ ئاکتوێ لە ناو کۆمەلگا بین قسەی لەسە بکەین هەوڵ دەین ئەو جەریمانە ئەو تاوانانە ئەو گیانە دەستدانی ئازیزانمان کەمتر بێتەوە ڕێز و خۆشەویستی